مانچەڵی فافۆن لە مێژووە هەر و فافۆن و خواردنەکان بۆنەکان هەمووی لە فافۆن و مسالێنرا لەبەر فافۆن تامێکی تایبەتی هەیە تاموچێژێکی تایبەتی هەیە بۆیە ئێستا هەموو وەتەمەکان چێشخانەکان لە فافۆن هەلێ دەچکە تاموچێژێکی تایبەتی هەیە جوانتریش دەرەچێت چکە ئەو مەنچەڵانەی ئێمە کە برنجی لێنین بۆ فافۆن قیاسێکی گەورەی هەیە ئەو مەنچەڵی سیلانە و قیاسە گەورەی نییە جابوویە شێوازەکەی زۆر جوانتر و تامێکی تایبەتی هەیە لە برنج تایبەتی کە برنجی بێنین زۆر تایبەت دەرەچێت برنجەکە ژنەی سەحە و تەندروستیش هیچ کێشەیەش نییە لەگە مەنچەڵی فافۆنە لەبەرەوەی ئێمە هەر بەردەوام بووین لەسەرەوە ڕێنڕێەوە مادەیشی تیایە نە ژەنگەکان نە کلسەکە ئەو مادانی تیان نیە مادەی زۆر باشی دیایە ئێمە بۆیە چێشی دیا لێت خەڵک زۆر حەزی لێ لە مس و فافۆنە خواردن تایبەتی کە لە کاچی لە شوێنە گشتێکا کایبینی مەنچەڵی فافۆن و یاخو مس بەکارێن خەڵک زۆر تایبەت چێشی تایبەت ئەچێ بۆ شوێنە دوورەکان کە شوێنی کوردەواریە ئەو مەنچەڵانە بەکارێنن خەڵک بە تایبەتیە چێوە شوێنەکە مەنچەڵی فافۆن مس بەکارێنێ ئەڵێ بەدار لێنێ ینی بە تایبەتی تا موچێژێکی تایبەتی هەیە